ئاینی جوولەکە یەکێکە لە کۆنترین ئاینە یەکتاپەرستەکانی جیهان. ئاینی جوولەکە لە نێو خەڵکی جیهاندا بەربڵاو ناسراو نییە، لەلایەک بەهۆی کەمی شوێنکەوتوەکانی و لەلایەکی دیکەیشەوە بەهۆی نهێنی پێڕەوانی ئەم ئاینە. بەپێی دوایین ئامارەکان مەزەندە دەکرێت کە 15 ملیۆن جوولەکە لەسەر زەویدا بژین. ئەمڕۆ لەم ڤیددیۆدا با گەشتێکی خەیاڵی بکەین بۆ یەکێک لەو گەڕەکە جوولەکە ئاینە توندڕەوەکانی ئیسرائیل، با ئاشنابین بەداب و نەریتە سەیرەکانیان. مەزهەبی هەریدی کە چەندین نهێنی لە ناو خۆیدا حەشارداوە، پێشەوەی بچیتە ناو ماڵی جوولەکەیەک بە دڵنیاییەوە شتێک دەبینیت کە بەستوونی ڕاستی دەرگاکەیان لکێنراوە. ئەم سندوقە بچووکە پەراوێکی تێدایە کە لە پێستی ئاژەڵێکی گۆشت حەڵاڵ دروست کراوە کە بڕگەگەلێکی تەورات و ناوە بەرز و باڵاکانی خودای بە حیبرێکی تایبەت لەسەر نووسراوە. هەر جوولەکەیەکی دڵسۆز بە پەنجەکانی لەمسی دەکات و دواتر لە کاتی چوونە ژوورەوە و دەرچوون لە ماڵەکەدا ماچی دەکات. ئەگەر لە خاوەن ماڵەکە بپرسی چۆن ماڵی خۆی بۆ ئەم خانووە گواستوتەوە، بە دڵنیایی وەڵامێکی دووبارە دەبیستیت. جوولەکەکان پێشەوەی بچنە ماڵێکی نوێ بەپێی دابوونەرێتی خۆیان بە ئاوێکی پیرۆز دەیشۆنەوە و پاکی دەکەنەوە. ئەم کارش بۆ پاکردنەوەی ماڵەکە لە گوناه و خراپەکارەکانی خاوەنەکانی پێشووی دەکرێت. کاتێک کاتی خواردن هات تێبینی ئەوە دەکەیت هەروەک لە ئیسلامدا لە ئاینی جوولەکەیشدا هەندێک قەدەغەکراوی خواردن هەیە. لەسەر سفرەی جوولەکەکان بۆ نمونە گۆشتی بەراز و ئاژەڵێک کە گۆشتخۆرە نابینین، هەروەها خواردنی قرژاڵ و سەدەف و ڕۆبیان لە خواردنە دەریایەکان بە توندی قەدەغەیە. خواردنە ڕێگە پێدراوەکان بۆ جوولەکەکان پێی دەوترێت خۆراکی کۆشێر، هەروەک چۆن بڕوانامەی حەڵاڵ لە وڵاتانی ئیسلامیدا هەیە، لە ئاینی جوولەکەیشدا بەڵگەنامەیەکەیە بە ناوی بڕوانامەی کۆشێر. خاڵێکی تری سەیر و سرنجڕاکێش ئەگەر گۆشتی مەڕ یان مانگال لەسەر سفرەکە هەبێت، ئەوە بۆ نمونە مافی خواردنی ماستت نییە کە لە شیری ئەو ئاژەڵە بەرهەم هاتووە، چونکە خواردنی بەرهەمە شیرەمەنی و گۆشتەکان پێکەوە بە توندی قەدەغەیە. ئەم دەنگەی کە بیست بۆت ئاشنا نییە، بانگی جوولەکەکانە بۆ نوێش، کەواتە لە گەشتەکەماندا بۆ دنیای نهێنی ئامێزی جوولەکەکان بە دڵنیاییەوە گوێت لە بانگێکی هاوشێوەی بانگی موسڵمانان دەبێت لە شارەکەدا. بەم بانگەی بانگەوازی جوولەکەکان بۆ عیبادەت کە هەموو ڕۆژێک بە سەرکەوتن بەسەر بەرزاییەکدا دەخوێنرێتەوە پێی دەوترێت باریچۆ. ئەگەر لە عیبادەتی کەسێکی جوولەکە بڕوانیت، تێبینی ئەوە دەکەیت کە جوولەکەکان لە کاتی عیبادەتدا لێکچوونێکی زۆریان لەگەڵ نوێژی موسڵمانان هەیە. لەم نێوەندەدا بە توندی قەدەغەیە کە بەراز ڕوو لە خاکی قودس و دەوروبەری بکات کە بە خاکی پیرۆز دادەنرێت. بەڵام سەر ڕای ئەمەیش چەندین کێڵگەی بەخێوکردنی بەراز لە بەیت المقەدەس هەیە. خاڵە سەیر و سەرنجڕاکێشەکە ڕێک لێرەدایە کە پێی ئەم بەرازانە هەرگیز بەرخاکی ئەوێ ناکەوێت. بەڵام ئەمە چۆن؟ چونکە هەموو هۆڵەکانی کێڵگەکان بە بەرزیەک لە ئاستی زەویەوە دروست کراون. دوای بەخێوکردن و سربڕین گۆشتی ئەو ئاژەڵانە هەناردەی ئەوروپا و ئەمریکا دەکرێن. بە پێی بیر و باوەڕی جوولەکەکان باشین و پیرۆستین ڕۆژ بۆ پەیوەندی سێکسی کە زۆر پێویستە بۆ بەهێزکردنی خۆشەویستی و وەفاداری خێزان، پیرۆستین ڕۆژی هەفتەیە کە شەباتە کە ئەوی شەوی شەمەیە. هەل لەبەر ئەم هۆکارە ئەگەر شەوی شەمە بچیتە ماڵی جوولەکەیەکی دیندار، لەوانەیە قبوڵت نەکات یان داوای دەرچوونت لە ماڵەوەیانت لێ بکات. ئەو جوولەکانی کە سەڵتن لەم ڕۆژەدا کە بە پشووی فەرمی دادەنرێت، واز لە ئیشوکاری خۆیان دێنن و هەموو کاتەکەیان لەو ڕۆژەدا بە عیبادەت و پشودان بەسەر دەبن. لەو ڕۆژەدا جوولەکەکان سواری ئۆتۆمبیل نابن و هەرگیز دەست لە پارە نادن و هەموو ڕۆژەکەیش لە عیبادەت و نوێژدا بەسەر دەبن. لە شقامەکاندا زۆر گەنج دەبینن کە جلوبەرگی سەربازیان لەبەردایە. هەموو کەسێک لە ئیسرائیل لە تەمەنی سەروی 18 ساڵ پێشەوەی لە زانکۆ بخوێنێت دەبێت خزمەتی سەربازی خۆی تەواو بکات. ژنان دوای 2 ساڵ و پیاوان دوای 3 ساڵ لە خزمەتی سەربازی مافی خوێندنیان لە زانکۆدا پێدەدرێت
دەتوانرێت مەزەبی هەریدی یان جوولەکانی سەر و ئۆرتۆدۆکس بە توندڕەوترین ڕەوتی ئاینی جوولەکە هەژمار بکرێت لە کاتێکدا تەنانەت ژنان لە ئیسرائیل ناچارن خزمەتی سەربازی خۆیان تەواو بکەن. هەریدیەکان لە ژێر ناوی تەرخانکردنی ژیانی خۆیان بۆ ئاین و تەورات لە ئەنجامدانی ئەو کارە بەخشراون و هەروەها ئەگەر ئیش و کارێک ببێتە هۆی دابەزینی باوەڕ و ئاینەکەیان دەستی لێ هەڵدەگرن لە هیچ کارێکدا کار ناکەن و تەواوی ڕۆژەکەیان بە عیبادەت و خوێندنەوەی تەورات بەسەر دەبەن و بەم شێوەیە هەموو خەرجەکانی بژێوی ژیانیان لەلایەن حکوومەتەوە دابین دەکرێت. ژیانێک کە تێیدا خەون و عەقڵ و ئازادی سنووردارە لە بەیانیوە تا شەو تەنانەت لە ساتەوەختی لەدایک بوونەوە تا ڕۆژی مردنیش ناچارن تەورات بخوێننەوە و ئیبادەت بکەن. ئەم ژیانە ڕێک بەم شێوەیە بەسەر دەچێت ئەوانە بەگشتی هیچ ڕاهێنانێکیان لە بوارەکانی زانست و تەکنۆلۆژیادا نییە. ئەوان بە تەواوەتی خاڵین لە زانیاری و لێهاتوویەک کە بتوانرێت لە ژیانی پیشەی ئەمڕۆدا کەڵکیان لێوەربگیرێت. لە ڕووی جلوبەرگەوە پیاوانی هەریدی جۆرێک لە چاکەتی ڕەش و کڵاوێکی لێواردار لەسەر دەکەن چونکە دروست نییە پیاوانی جوولەکە بەسەری ڕووتەوە عیبادەت بکەن. لە کاتی عیبادەتدا کڵاوێکی هاوشێوی کڵاوی موسڵمانن کە پێی دەوترێت کیپا بەکاردەهێنن چونکە لە تەوراتدا هاتووە کە نابێت مووی دەوری سەر و هێڵی ڕیش کورد بکرێتەوە. هەریدەکان شێوازێکی قژیان داناوە کە پێی دەوترێت پیۆت لە دەوری سەریان شۆڕی دەکەنەوە. لەلایەکی ترەوە ژنەکانیان ئابایەکی ڕەش و درێژ لەبەر دەکەن و بە تەواوی خۆیاندا دەپۆشن و ناچارن تا و کاتەی توانەی منداڵبوونیان هەیە دەبێ منداڵیان هەبێت. لە کوڕاندا لە تەمەنی منداڵی و بەشی سەرەوەی سەریان دەتاشرێت پیۆت لە دەوری سەریان دادەنرێت. هەروەها بە لەبەرکردنی جلوبەرگی تایبەت لە قوتابخانە ئاینیەکانی هەریدی ناویان تۆمار دەکرێت. بەپێی مەنهەجی فەرمی ئەو وڵاتە زۆربەی منداڵانی ئیسرائیل هەر لە منداڵیەوە بە ئایدۆلۆژیایەکی زۆر ڕادیکاڵ ئاشنا ئەبن و لە ژینگێکی زۆر ناتەندروستی دەرونی پەروەردە دەکرێن. מה אתם רואים ילד ערבי? מה אתם מרגישים? קצת זעם. זעם? חושבים על ירושלים בעוד 10 שנים. כולם חרדים? לא כולם חרדים. כל הערבים ימותו. וחלק מהם יהיו עבדים. איבדת את כל הסיפור שלו. لە کاتێکدا کە جوولەکەکانی سەر و ئۆرتۆدۆکس وا بیر دەکرێتەوە کە بە تەواوەتی دژە ئیسلام و دژە موسڵمان بن لە ڕاستیدا هەڵگری ئەو باوەڕن کار کەسێک لە ئاینەکەیان نەبێت مافی ژیانی نییە. עקירת יישובים לא מרוויח שלום. אנחנו לא רוצים לגדל פה בורים, אנחנו מלמדים אותם גיאוגרפיה כבר מגיל צעיר. איטלקים, חברו לנאצים בשואה. צרפתים, משטר וישי. טורקים, טבחו בארמנים. תגובה לא מלאה, וגם בכורדים. נורבגיה. הרגו את כל הסלמונים. و هەموو ئەم هەڵوێستانە بە تەواوی لە دەقی تەوراتەوە وەرگیراوە کە بەم شێوەیە هاتووە. لەو ڕۆژەدا خوددا پەیمانی لەگەڵ ئیبراهیم بەست و بەم شێوەیە فەرمووی من زەویە فراوانەکانی میسر تا ڕووباری فرات دەدەم بە نەوەکانت. گەلەکەتان پیرۆزە و خوددا گەلی ئێوەی وەک گەلێکی پیرۆز بۆ خۆی هەڵبژاردووە و هەموو گەلانی تر کە خوددا پێی بەخشیویت لە ناوی دەبیت و ڕەحمیان پێمەکە. لە هەمان کاتدا هەریدەکان ڕەخنەگری پلەیەکن لە سیاسەتەکانی حکوومەتی ئیسرائیل و بەرپرسانی حکوومەت بە بێدینی تۆمەتبار دەکەن. تەلەڤیزیۆن و ئینتەرنێت لە ژیانیاندا نییە. هەندێک لە کۆمپانیەکانی تەکنۆلۆژیای چینی موبایلی تایبەتیان بە تەکنۆلۆژیای زۆر سنووردار بۆ بەکارهێنەرانی هەریدی دروست کردو و پێشکەشی بازاڕی ئیسرائیلیان کردووە. מחשב בבית ותחום לילדים זה בהחלט ההפך מהחינוך שאנחנו מחפשים לתת לילדים. מחשב זה פתח לכל העולמות וכולם יודעים מה זה היום האינטרנט או המחשב עצמו. بە گوێرەی هەندێک بانگەشە بەشێک لە ژنانی هەریدی بەهۆی داوای هاوسەرەکەیانەوە لە ماڵە و تەنانەت لە کاتی خەوتنیشدا ناچارن ئابا بەکاربهێنن. זה המטבח המפואר שלי. פה יושבים ואוכלים זוג הורים ו9 ילדים. זה חדר הורים. זה חדר בנות, סגור.
ויושבים פה 3 בנים. חלום, חלום שתצלם אותה משום מה. היא לא יודעת מה זה מצלמה ולא תסכים בשום אופן. אני שמח שהיא ככה, אני לא רוצה לשנות אותה. یەکێک لە گرنگترین ڕۆژەکانی جوولەکان پێی دەوترێت یەومەل کیپور بە ڕۆژی تەوبە ناسراوە لەو ڕۆژەدا کە گوناهەکان تەنها لە بەردەم خوددا شایستەی لێخۆشبوونە تێیدا جوولەکەکان 25 کاتژمێر بە ڕۆژوو دەبن و هەموو ڕۆژەکە لە عیبادەت بەسەر دەبن لەم ڕۆژەدا جوولەکەکان گوناهەکانیان دەگوازنەوە بۆ مریشکێک و لە کۆتایی ڕۆژدا دەیکەنە قوربانی و زۆر باوەلایەن کە باوەڕیان بەوە هەبێت بەم کارە گوناهەکانیان پاک دەبێتەوە جوولەکەکان پێیان وایە لە کاتی منداڵبووندا کێشانی بازنێک بە خەڵوز لە سەرزەوی ژوورەکەدا لە دەوری دایکی دووگیاندا و هەڵواسینی دوعا و بەرد و زینەی جادوویی بە ملی دایک و لە بەشە جیازەکانی ژوورەکەدا ڕۆحی خراپ و شەیتانەکان لە بورجەکانی منداڵی تازە لەدایک بوو دوور دەخاتەوە لە هەمان کاتدا لە ئاینی جوولەکەدا کاتێک منداڵی کوڕ تەمەنی 8 ڕۆژە یەکەم ڕێو ڕسم و ئادابیان کە خەتەنەکردنی منداڵە ئەنجام دەدرێت و هەروەها لەم مەراسیمەدا دڵۆپێک شەراب دەڕژێتە ناو دەمی منداڵەکەوە جگەلەوەش ئەگەر جوولەکەیەک هەواڵی مردنێک ببیسێت یەکسەر بەشێک لە جلەکانی دەدڕێنێت و فڕی دەداتە سەرزەوی کە بە زۆری یەکێک لە دوگمەکانی جلوبەرگەکەیەتی کاتێک ماتەم گێڕان لە پرسە دەگەڕێنەوە ماڵەوە بۆ ماوەی هەفتەیەک ناچنە حەمام پیاوەکانیش سەر و ڕوویشان کورت ناکەنەوە پێیان وایە نەوەکانیان دەگەنە 12 کوڕی حەزرەتی یەعقوب و ئەم بابەتەش لە قورئانیشدا هاتووە لەبەر ئەوەی نەوەی جوولەکە لەلایەن ژنانەوە دەگوازرێتەوە بۆیە پیاوان بۆیان نییە لەگەڵ ژنێکی غەیرە جوولەکە هاوسەرگیری بکەن ئەو جوولەکانەی ئەمر و فرمانە جێبەجێ ناکەن لە کۆمەڵگەی جوولەکەکانەوە دوور دەخرێنەوە چیتر بە جوولەکەی نازانن ئەگەر کچ و کوڕێکی جوولەکە بەنیازی هاوسەرگیری بن ئەوە هەفتەیەک پێش بۆ گواستنەوە یەکتر نابین و ئادابێکیان هەیە کە بووک و زاوە ڕۆژێک پێش زەماوەندەکە بە ڕۆژوو بن خاڵێکی ترکە شایانی باسە لەباری زەماوەندەوە ئەوەیە کە لە ئیسرائیل هاوسەرگیری فەرمی نییە تاکە شێوازی هاوسەرگیری ئاینیە بەپێی یاسای جوولەکەکان هەرچەندە کەمترین تەمەن بۆ هاوسەرگیری 13 ساڵ بۆ کوڕان و 12 ساڵ بۆ کچان دیاری کراوە بەڵام منداڵانی خێزانە ئاینیەکان بە زۆری تا تەمەنی 18 ساڵی هاوسەرگیری ناکەن هاوسەرگیری لای جوولەکەکان بەمانەی چوونە ناو کۆمەڵگەی خوددایە مەبەستە سەرێکیەکەی زۆربوون و فراوانکردنی نەوەی جوولەکەکانە لە تەلموددا سینگڵبوون ڕەت دەکرێتەوە چونکە دەبێتە هۆی کەمبوونەوەی ژماری ئەو ڕۆحانەی کە خوددا پەرستن و هەروەها لەبەر ئەوەی ئەم سینگڵمانەوە وەک دەستێوەردان لە کاری دروستکەری ئاسمان دادەنرێت بۆیە بە میهرەبانی و مامەڵی لەگەڵدا ناکرێت هەروەها لەبەر ئەوەی لە بیر و باوەڕی هەریدیدا بە فیڕۆدانی سپێرم یەکسانە بە کوشتن و تاوان ئەم کارە بە توندی قەدەغەیە بەپێی ئامارە فەرمیەکان لە سەرەتای سەدەی 20ەوە تا ئەمڕۆ نزیکەی 300,000 کەس لە ئیسرائیل نەیتوانیوە هاوسەرگیری بکەن چونکە جوولەکە نەبوون یان نەیانتوانیوە جوولەکە بوونی خۆیان بسەلمێنن ئەگەر لەناو فڕۆکەیەکدا لە تەنیش جوولەکەیەکی توندڕەوە دابنیشیت بە دڵنیاییەوە دەیبینیت کە بە درێژەی ڕێگاکە سەرقاڵی نزا و یادی خوایە چونکە لە بیر و باوەڕەکانیاندا هەیە تێپەڕین بەسەر گۆڕستاندا حرامە و لەبەر ئەوەی پیان وایە کە لە کاتی فڕیندا بەسەر گۆڕستانەکاندا تێدەپەڕن داوای لێخۆشبوون دەکەن لەم ساڵانی دواییدا گەشتە ئاسمانێکی هەردیەکی ئیسرائیلی لە ناو کیسەیەکی نایلۆندا بۆ پاراستنی خۆی لە کاتی تێپەڕین بەسەر گۆڕستانەکاندا سەرنجی هەموو جیهانی بۆ لای خۆی ڕاکێشا زۆر سوپاس بۆ ئەوی تا کۆتایی ڤیدۆکە لەگەڵمان بوون خواتان لەگەڵ